بەناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێک لە لەوانەکانی کردبوونی زمانی فارسی. کۆرتە چیرۆکی ئەمڕۆمان بەناوی مادەرم دروغگوست واتە دایکم درۆزنە. بەلەوە دەست پێ بکەم بەم کۆرتە چیرۆکە لە بیرتانەچێت کەناڵەکەی خۆتان بە تاکیدەوە سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە لەسەر حاڵەتی ئاڵمودەوە دای بنن یوتیوب بە هەناردنی نۆتیفیکیشن ئێوە ئاگادار دەکاتەوە بەو وانە نوێیانە کە لە کاناڵە دای دەنین و هەر ڕەخنەیەکتان هەیە لە کۆمنتەکان بۆم بنووسن با بتوانم ویدیۆکان چاکتر بکەم بۆتان. مادەرم دروغگوست دایکم درۆزنە. مادەرێ پێسەرێ 8 ساڵەی فۆت کرد. دایکی کوڕێکی تەمەن 8 ساڵان کۆچی دوایی کرد. مادەرێ پێسەر دایکی کوڕێک 8 ساڵێ واتە 8 ساڵە فۆت کرد کۆچی دوایی کرد و پدرش با زن دیگری ازدواج کرد و باوکی ژنێکی دیگەی هاوسەرگیری کرد. پدرش باوکی با زن دیگری لەگەڵ ژنێک ترا ازدواج کرد هاوسەرگیری کرد. یک روز پدرش از او پرسید. ڕۆژێک باوکی پرسیاری لێ کرد. یک روز پدرش از او پرسید. باوکی پرسیاری لێ کرد. پسرم به نظرت فرق بین مادر اولی و مادر جدید چیست؟ پسرم کوڕەکەم به نظرت و برای تو فرق بین جیاوازی لبین مادر اول دایکی اول واتە دایکی خۆت و مادر جدید و ئەم دایکە جدیدە کە تازەی کە هێنامانە چیست چییە؟ جارێکتر گوێ بدەنەوە. مادر پسری 8 ساله‌ای فوت کرد و پدرش با زن دیگری ازدواج کرد. یک روز پدرش از او پرسید. پسرم به نظرت فرق بین مادر اولی و مادر جدید چیست؟ خۆشەویستان ئەگەر گەرتانە بزانن جیاوازی پیتەکانی زمانی فارسی لەگەڵ زمانی کوردی چییە ئەوە دەتوانن لەسەری ئەم کلیپە لینکەکەی بوێنن. پسرک کوڕەکە مادەری ئەڤەلیەم دروغگو بود. دایکی خۆم دایکی ئەوەڵیەکەم درۆزن بوو. ئەمما مادەر جەدیدەم بەڵام دایکی تازەکەم نوێیەکەم ڕاستگو است ئەو ڕاستوێژە. پدر با تعجب پرسید. باوکەکە سەری سوورما و پرسیاری کرد. با تعجب بەسەر سوورمان پرسید پرسیاری کرد چطور؟ چۆن؟ پسر گفت. کوڕەکە وتی قبلا هەر وەخت من او را ئەزیەت می کردم پێشتر هەر کاتێک ئازاری ئەوم ئەدا واتە ئازاری دایکی خۆیەدا مادەر می گفت دایکەکە ئەیوت ئەگەر ئەزیەتەش کۆنم ئەگەر ئازاری بدەم ئەز غەزا خەبەری نیست ئەتر چێشتت پێ نادەم خواردەمەنیت بۆ دروست ناکەم. ئەمما من بێ بازیگوشی ئێدامێ میدادم بەڵام من یاریەکەی خۆمە کرد و بەردەوام بووم. ئێدامێ میدادم یعنی بەردەوام بووم. بازیگوشی لە فارسیە واتە ئەو ئازاردانی کەسێک بە دەنگ و هەرا و ئەمانە پێ دەڵێن بازیگوشی. جارێکتر گوێ بدەنەوە. پسرک دەڵێ چی؟ پسرک مادر اولیم دروغگو بود اما مادر جدیدم راستگو است. پدر با تعجب پرسید چطور؟ پسر گفت قبلا هر وقت من او را اذیت می کردم مادرم می گفت اگر اذیتش کنم از قضا خبری نیست اما من به بازیگوشی ادامه می دادم. با این حال وقت غذا مرا صدا می کرد بەڵام لە کاتی نان خواردنە بانگی دەکرد لە من مرا صدا می کرد. با این حال بەڵام وقت غذا لە کاتی نان خواردنە مرا صدا می کرد. دایکم دەیگوت بێرە و بێ چێشتەکەت بخوا و به من غذا می داد و خواردەمەنی پێدەدام. غەزای ئەدا بە من چێشتی ئەدا بە من
ولی حالا هر وقت او را اذیت میکنم بەڵام ئێستا هەر کاتێک بێزاری دەکەم و ئازاری دەدەم ئەزیەت کنم مادەرە جەدیدەم میگوید دایکە نوێیەکەم تازەکەم دەڵێت ئەگەر ئەز ئەزیەت کردن دەست بەر نەدارم ئەگەر واز لە بێزارکردنەوە نەهێنم دەست بەر نەدارم واز نەهێنم به من غەزا نەمیدەهات خواردنم پێ نادات و الان 2 روز است که من گرسنه‌ام و ئێستا 2 ڕۆژە من برسیمە جارێکی تر گوێ بدەنەوە با این حال وقت غذا مرا صدا می کرد و به من غذا می داد ولی حالا هر وقت او را اذیت کنم مادر جدیدم می گوید اگر از اذیت کردن دست بر ندارم به من غذا نمی دهد و الان 2 روز است که من گرسنه‌ام. خۆشەویستان ئەگەر دایکتان ماوە خۆشتان پێ و بێت بەڕاستی دایکەکان فریشتەکانی سەری زەوین ئەوانشە کە دایکیان نەماوە داوا بکەن لە خوای گەورە کە دایکەکانمان ببەخشێت و بە بەهشتی بەرین شادیان بکاتەوە. نکتەی ئەخلاقی خاڵی گرنگی ئەخلاقی چیرۆکەکەمان مادران فرشته‌های روی زمین هستند قدرشان را بدانیم دایکەکان فریشتەکانی سەری زەوین دەیبا قەدریان بزانین. خۆشەویستان و بەڕێزان هاتینە کۆتایی ئەم کۆرتە چیرۆکە ئەگەر بەدڵتان بووە دەی دەبێتان نەچێ ئەم کلیپە لایک بکەن ئەوێتە دڵخۆشی و پاڵپشتی بۆ من کە بتوانم وانەی زۆرترتان بۆ دابنم. هەمووتان بەخوای گەورە دەست پێرم. خۆتان لەگەڵ.